ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بین بە گێڕانی ئاهەنگی دەرچوونی خولی سێی پێگەیاندن کە ژمارەیان 359 قوتابی بین بۆ ماوەی 9 مانگ. ئەمڕۆکە هاتنی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە ئامادە بوو و ئاهەنگی دەرچوونیانمان گێڕا لە کۆلیژی سەربازی زاخۆ. وەکو ئاماژەت پێکرد خولەکە بۆ ماوەی 9 مانگی کێشا، ئەمە چەندەمین خولە بەم شێوەیە بەڕێوە بچێتە ئەیلی؟ تاکو ئێستا کۆلیژی سەربازی زاخۆ لە ڕۆژی دامەزراندنی کە لە ساڵی 1996 و لەسەر فەرمانی زۆر بەڕێز جەنابی سەرۆک مەسعود بارزانی هاتە دامەزراندن، تاکو ئێستا 56 خولی دەرچووە لەم کۆلیژە، هەم خولی ئەساسی کە ماوەی 2 ساڵە، هەم خولی پێگەیاندن کە ماوەیان 9 مانگاوە و ژمارەی ئەو قوتابیانە کە ئەوانی لە کۆلیژی سەربازی زاخۆ دەرچوونە 10462 قوتابی کوڕ و کچ لەسەر ئاستی ئەم کۆلیژە، هەم بۆ وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەم بۆ وەزارەتی بەرگری حکوومەتی عێراقی فێدراڵ. بە حەقیقەت من داوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و وەکو هەم جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ئیشارەتی پێدا کە ئەمانە ئەم ئەفسەرانە کە لێرە دەردەچن پێویستە بچنە ناو موئەسسەسێکی وەکو بڵێ نیزامی لە وەزارەتی پێشمەرگەدا زیاتر دەوری خۆیان ببینن، چکە لێرە ئەساسەکەیان لەسەر ئاستی نەزەری و عەمەلی زۆر بەڕێکوپێکی بەڕێوە دەچی، بەلام تەکمیلەی ئەمانە کە فەرماندەی ئایندەی لەشکری هەرێمی کوردستانن پێویستە لە یەکەکان تەکمیلە بکەن تاکو زیاتر بتانن بەرگری لە خاک و نیشتیمانی کوردستان بکەن.